لە پاش ناوەڕەکە و جارێکی سڵاوتان لەبێت ئێمە بەرداوامین لەسەر کری کارەبا ئێوەش لەگەڵمان نابن. مەسەلەی پارەی کارەبا بۆ بە پارێکی خەیاڵی زۆرمان بۆیێتەوە زۆر نزیکەی 700,000 من بۆ هاتوۆتەوە. پارەی کارەبا عیبی نەبوو بۆم کە هاتوۆتەوە بۆم. دوو جا پارە کارەبا بێت. ڕێژێکی کەم کارەبا سەر دەکەیت و بەڵام بەڕاستی پارێکی زۆر بێتەوە لە پارەی کارەبای ترەوە نیسپی شتەکە. ئەڵێن یاڵە وەرە کری کارەبا ئەڵێ هەنی لە ماڵەکۆ کارەبا ئەدەن هەر کارەبا ئەسڵ هەنیە لە ماڵ ئێمەیشە. کری کارەبا بەڕاستی لە وڵاتە کێشەی گەورەیە کە کری کارەبا سەر دەکەین ماگانە ڕێژێکی کەم کارەبا سەر دەکەیت و بەڵام بەڕاستی پارێکی زۆر بێتەوە لە وڵاتە کە هیچ ڕێگەچارێکی وادانەداوە کە بۆ کارەبا بەڕاستی لایەنی قبولکردن بێ لەبەرەوەی ڕێژەی زۆری کارەبا ماگانە بۆیێتەوە کە ئێمە دوو نەفرین لە ماڵەوە بەڕاستی لە مانگێکە 15 شەوی لە ماڵەوەین سەیرەکەین سەری مانگەکان 40-50,000 پارەی کارەبامان بۆتێتەوە بەڕاستی ئەمە ڕێژێکی زۆر زۆرە بۆن کارەبا بەڕاستی ئەم ڕەمەزان ئەم هاوینە بەدەست کارەبا ئەناڵێن کاتێک سەری مانگیشی ئەو نەزمانی لە ئێمە دەرێن ئەڵێن یاڵە وەرە کری کارەبا ئەڵێ هەنی لە ماڵەکۆ کارەبا ئەدەن هەر کارەبا ئەسڵ هەنیە لە ماڵ ئێمەیشە ماوەیەک ئەمە باش لە ڕەم زۆرە بەڕای تۆش پارەکە هەر زۆر زۆرە بەڕاستی شانی ئەو کارەبان یەکەی دەنام هاوڵاتیانە. پارەی کارەبای ترەوە نیسپی شتەکە. خەڵکی وایە زۆر سەرفەکە کارەباش لە وڵاتەیە بەڕاستی کولفەیەکی زۆری ئەوێت. بە پێی ڕێژەی سەرفکردنی کارەبا هەچ کەسێک خۆی کارەبا زیاد سەرفکە زیایی بێتەوە. ئێستا ئێمە لە ماڵەوە بڕوا بکە مایەک 36,000 کەسێک نەتوانێت 36,000 کارەبا بیات. چی داگرسن و وامەسە وڵاتی سپێتە خۆجارە داناگرسێ و بەس یەک بۆی لەرداگرسێن و بەس کارەباییتە هیچ تر بۆیلەکەش زەڕورە بۆی لەکەش تەبەر زەرورە. هەستەکەی لە چاو داهاتی خەڵکە ئەم کارەبایە نرخەکەی زیاترێکە یاخود ئەوە تا خەڵکە توانێ ئەم کرێ کارەبایش بە وەڵا نرخەکەی زیاترە بەڵێ باوک تەڵێڵە کری کارەبا زۆر زۆرەی تۆڵێکی واللهی منی ژەڵم زۆرە بە پێی ئەوەی کە کەسابەت نیە ئەمڕۆ زۆرە چکا خەڵکانی کاسب ئەمڕۆ وای لێ هاتووە زۆر جار بەشی بژێویەکەش پێیان ناکەن. داکارم لە حکومای تر تاو بەسە ئاڕێکمان لێ باتەوە ئاڕگرانە باتەوە کە کرێچی نەسا من خۆم کەسێکم کرێچیم مانگەی 275,000م لەهۆ دۆ هێوانێکم معقول نییە من 700,000م بۆ بێتەوە بەچی بیەم مە خۆم کەسێکم هیچ کارێکم نییە سەحێبی جۆ مناڵم ئەی مردەکەم ئیشی مادەکە زۆر سپاس ئەنی ئەگە سارێک بفرۆشە دیانەی فرۆشێت هیچ بژێوی ژیان نییە هیچ شتێک نییە معقول نییە کارە باش ئەوە بێتەوە ئەوە ئاو شتی واژۆلاوە بۆسێ ئەو بە مەترە بە مترە یعنی ئەگەم لە خانەوەکی 200 متریا بم ئەوە حسام فۆتا بەشکی لەوە دۆ هێوانەکەم فەرمانبەر یعنی تا حدێک بڵم لەوانەیە فەرمانبەر ئێستا باشتر بێت چونکە بە واستەیەوە کە بڵێن زمانی 700,000 هەیە 300,000 بە کرێخانۆکەیە ئەگەر کرێچیش دەبێت کرێچی بێت لەوانەیە بڵم بەشی داهاتەکەی شینەکە بەشی یعنی مەسرەفی ڕۆژانەی شینەکات ینی لە چاوە بێ حکومت پلانێکی هەبێ بۆ مۆزەف بۆ معاشخۆر بۆ ئەوانەی کە کابراەک عربان چیە لەوانەیە ڕۆژانە 15 بۆ 20,000 دەست نەکەوێ بەڕاستی ماگانە سەیرەکە واللهی چی بکەی بۆ ئەوە حکومت ئەبێ پلانی هەبێت ینی بەڕاستی ئێمە کابراایشین تا نەچینە ناو بوارەکەەوە ناتوانین قەراریەوە بین بڵێن چی بکە و چی نەکرێ بەڵام ئەبێ بەرنامە ڕێژێکی وا هەبێت کە خەڵک ئیمکانێتی ئەوەی هەبێ بتوانێت ئێستا یەکێکی وەکو من لەوانەیە بڵم 3-4 مناڵی لە مەکتەب بێت حەمد و سەنا بۆخوا کرێچی نیم بەڵام ئەگە کرێچی بوومایە لەوانەیە ئێستا کرێکەم پێ نەدرایە کری کارەبایڵی کرێکی زۆرە کرێکی زۆرە بەڕاستی من سەرەکەمانە من 185,000م بۆ هاتوێتەوە هی 62 ڕۆژ هی 62 ڕۆژ 185,000م بۆ هاتوێتەوە ینی بەڕاستی 185,000 مەبلەغە زۆرە قەرزاری کارەبا وەڵا لەوانەیە بڵم بە هەر بچێتە 200,000 قەرزار بم ینی نەمبردووە ئەوە ڕاستیە نەمبردووە قەرزاری کارەبای من قەرزار نیم کارەبات هەموو مەجبورم بیم بەڵام زۆریشە ئەرە وڵا زۆرە وڵا کرێ کارەبا هەتا هەرزان بەشتیشی چاکە کرێ کارەبا ئێستا جاری وایە من هەر شخصی خۆم لە دوو مانگە جارێت 200-350,000م بێتەوە ئەوە کرێ کارەبان مەعاشەکە وەرەگرمە بێم بە کرێ کارەبا ئاو 20,000 ئاوم بێتەوە کرێ کارەبا 150-200-300 جاری وایە هەستەکەی داهاتی تۆنێ کە بتوانێت بەشی ئەمەش بکات بێزگە لە نرخی ناوبازار و گونای ناوبازار زۆر ینی هەموو یەکا بەش نیەوە ئەنی بۆ قەزێ ئەوەی کە بڵێ زیاتر بین بێ بەشکات باش نەخێر نەوەڵانایک
توانی مەسن تۆڵی کولی دوومان جارێک 150,000 180 300 200 هەر لە قوێتەوە لێ وڵا تۆم ئەوە دەیە کارە ئەی من کە من ئیتەریەکم نەبێ و من بینی ئینی کارابینی ئاوی گەرمکردنەوەم نەبێ و ئەیانی دارە سەلاجۆ جەمیدەکەشم نەبێ بارشێک نەبێ باشە کارە لەگەڵ کری کارەبایە لە چێک کری کارەبا وڵا باشە هەستەکەی زۆریان کەمە نا باشە کارەکەتان بۆێتەوە وڵا باشە چەندتان بۆێتەوە وڵا تقریبا ناگاتە 20 هیچ جارێ نەگەشتێت داگەستێنیەوە لەمە سبلێتمان نییە و ئەتر هەرینمان هەیە سەلاجە و تەلەڤیزیۆن و جەمیدێ سبلێتمان نییە 20,000 بۆێت بەڵێ ئەوە دراوسەکانمان سبلێتیان هێ زیاتریان بۆ چەندمان بۆاتۆ دراوسەکان وڵا تقریبا وەختی وایە لە 6 وەختی وایە لە 7 لەمانەکە بەڵێ فەقیر زۆرە بە فەقیر بۆچی زۆرە وەڵا بۆ فەقیر بۆ فەقیر زۆرە ینی ئێوە بە هەردوو لاتان 9,000تان بۆ تولێک ماڵ بەڵێ 9,000 بەڵێ هیچ چەندمان وڵای ماگانە یەک ئەمانە 9,000 ناتان بۆتەوە بەڵێ لەگەڵ کری کارەبایە لە چیان وڵای ئیشکال هەیە بەعزەکەی باشە بەعزێکیشیە زۆری باتێتەوە ئەوانی کە زۆریان بۆێت وڵن سەبەکەوە کە زۆرش داگرسێنن نا زیاتر من ئیکەش هەیە پێشتر زیاتر گەڕێتەوە بۆی کە سەعاتەکان کۆن بۆ زیاتر خوێنێتەوە خەڵک ئەگەر مەسم پارێکی زۆری بۆتەوە تۆ بڵی بتوانێت پاری کارە باش بات لەگەڵ ئەوەی کە نرخی گرانی لەناو بازاریشا زۆرە وڵای مەجبورێ چی بکە پارەی کارەبای نایە مەجبور هەر بێت دەبێ بیت لەبەرەوەی کە کارباکە دەبنەگە نەیبێ هەستەکەی زۆریان کەمە وڵای سەم بەش بە حاڵی خۆم من کارەباکەم باشە نزیکی 4 مانگە و کارەباکی باشماندو بەس هەیە 2 مانگە و کارەباکی زۆرشی باتێتەوە نزیکی 90,000 بێت چەندە قەرزاری وڵایش قەرزانی چەندێکە بۆاتۆمانە ئەم مانگە 24,000 4,000 وەڵام شێکە لە نەگەڵ ئاشگان ئەوە چۆن ئاوا کردووە کە 24,000 بۆتەوە بۆی بۆیەتم نیشتی گەورەم نییە تەلەڤیزۆنی هەتا هزار تەلەڤیزۆنی شارژە چواردەوانە بەکارێنم وە خەڵک پلازما و نادام ئەو زۆرە شارەمان نیە ئەموانی تۆ بەکارم نییە و ئیتر ئارە وەڵی جاب لە چۆن خۆتانەشۆن والله بەئین بەرەمەس ئارە وڵە بەس حەمامە کۆنەکانە با بڵێن ئەو تا خوشتەکەی هەیە ئارە هاوڵاتیان وەکو تۆ کەم وی 24,000 ئارە وەڵە ئارە وڵاوە ئەگەری چێت توشتی هەبێەوە ئەوەیتر وەڵی خوا نازانم من ئاگامەوە لێ چووکە نیمە نازانم چۆنە ینی خەڵک زۆر شت هەیە نازانێ ینی بەجددی هەتا وەکو پیۆنت زێبەوە ئاگریای ینی هەموو دایرەکان وایە کاکە ینی یەک دایرە نییە بەبێ پارە ئەمڕۆیش بۆ خەڵکە لە زەریبەتەوە لە کارەباتەوە هەشەمی لاوەی کەوەری ناگرێ بەس نفوسە ئیتر ما باقی ینی کارەبات داخی کردو بە دڵی هەموو خەڵکە داخی کردو بە دڵی هەموو خەڵکی ینی من دراوسەیەکم هەیە خانووەکەی 100 مەترە دەبەدەیە 560,000 بواتەوە پێرە خەریک و ئەگریا فەقیرە ینی بەچی بیات کرێ کاریشە ژنەکەی بڵین لە دادەیە لە ڕەوزە مانگی 300,000 هەیە پیاوەکە خۆی شمشۆ ماڵە لێە 560,000 بواتەوە ینی خەریک بووە گریات بوتم وەرەگاکە وەڵا بەخوا دڵخۆشی تۆ بن نادرێتەوە مەگەر خوا بداتەوە مەسەلەی پارەی کارەبا بۆ بە پارێکی خەیاڵی زۆرمان بۆیێتەوە زۆر نزیکی 600,000 من بۆ هاتۆتەوە پارەی کارەبا عیبینەوە بووم کە هاتۆتەوە بووم دووجا پارە کارەبا بێ بێت ڕێژێکی کەم کارەبا سەر دەکەیت و بەڵام بەڕاستی پارێکی زۆر بێتەوە لە پارەی کارەبایەترەوە نیسپیە شتەکە ئەڵێن یاڵە وەرە کری کارەبا ئەڵێ هەنین لە ماڵەکۆ کارەبا ئەدەن هەر کارەبا ئەسڵ هەنیە لە ماڵ ئێمەیشە بەیوای ئەوەی بتوانین هاوڵاتیان و حکوومەتیش هەردوو لە هاوکاری یەکتر بن لەوەی کە بتوان ئەم بڕەپارە زۆرە کە زۆر جار هاوڵاتیان خۆیان ئەدوێن لەسەری کە بڕێکی پاری زۆر لە ماڵێکایەتەوە کە کری کارەبایە حکوومەت بتوانێت هاوکاری هاوڵاتیان بکات و هاوڵاتیانیش بتوانێت هاوکاری حکوومەت بکات لەوەی کە ئەگەر قەرزار بوو بڕاق قەرزی کارەباکەی باتەوە بە شێوەیەکی ئەقسات کە خۆیان باسیەکەنڵی حەزەکەی بۆمانکەن بە قیست یاخود ئەوە تا حکوومەت لەم پارەیە خۆش بێت یاخود ئەوە تا نرخی کارەبا کەمتر کرێتەوە چونکە خەڵکێکەیە ڕەنگە تەنها معاشێکی هەبێت موچەیەکی هەبێت موچەیەکی کەم مامۆسایەک بێت فەرمانبەرێک بێت لە شوێنێکە ڕەنگە مانی 500,000 دیناری هەبێت ئەگەر مانی 100,000 یاخود 90,000 دینار کری کارەبای بۆ بێتەوە ئەچی بکە بمەستەفی ناوماڵ لەگەڵ ئەوەی کە جەڕسی مۆبایلەکەشم لیە ئەبێ کۆتایی ببینین بە بەرنامەکەمان تا بەرنامەی داهاتوو خواتان دەسپێرم کاتێکی شادێک تێبین خواتان لەگەڵ